سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیستران بەخێر بێن بۆ ئەڵلقەی ژمارە 458 سفر یەکژیری ئەمڕۆ بەرواری 21/6/2025 خۆم خۆشحاڵ دەزانم و داوا لێبوردنیش دەکەم بەرنامە ڕۆژێک و شتێک دواکەوت بەهۆی ئیش و کار بوو ڕماڵێکی گەورەی جەنگ بڕێوەی عین جەنگ ئەنجام دەدەین لە کەناڵ ینی شان دام دەکەم 12 شەو بۆ هەشتی بەیانی ئەمڕۆ سعات 4 بۆ 12 شەو ینی ژیانم سەر تاپا بۆتە ئەو جەنگە بێمەعنەیە قۆڕی نێوان ئەو دۆڵاتەی کە خۆی گەورە هەردووچانە ناو بە مهم ژیانی مەی زەحمەت کردیە بەلاش علاش هیچ پەیوەندی بەمەشەوە نییە بەس بەردەوامم لە گواستنەوەی زانیاریەکانی ڤیدیۆ گەیم وەروە بەرنامە سفرێکژیری بە هیچ شێوازێک بەجێ نایڵین تکا دەکەم دوگمی لایک سەبسکرایب لەبیر نەکەن با دەست پێ بکەن خۆشەویستانم بۆ نزانی نرخی یاری و خزمەتگوزارییەکانی ئەم هەفتەیە لە دنیای ڤیدیۆ گەیم و تەکنۆلۆژیا و سرویسەکان بەم شێوازەیە لەلایەن مستەر شۆپەوە دیلەکسی 12 مانگ لەسەر PS5 ئەکتیڤ بە 85,000 ئێستا بەرزتی بخەیت و لەسەر PS4 بە 30,000 دینارە بە شێوەی ئەکتیڤ و لەناو ئەکاونتیش بە 30,000 دینارە وەروەها ئەکاونتی کرۆنچیڕۆڵ کە لە کوردستان هاوادارێکی زۆری ئانەمەی ژاپۆنی هەیە جام کرۆنچیڕۆڵە ملیۆنی تێدایە تۆنێکە زۆر ناوازەیەگەر هەستان بە ئانەمەی ژاپۆنی کرد ئێستا دەتوان بەدەستی بخەن 1 ساڵ لە بۆ 5 یوزەر دەتوانین بە 40,000 دینار ئیشتراکەوە وەربگری سەبسکریپشنەکە وەربگری بە کەیفی خۆت لە بە خۆت تەماشا بکەیت لە مۆبایلە تابلێتە تەلەڤیزیۆن هەر شتێکە ئەپی کرۆنچیڕۆڵ دابنێ و توانی ئیش لەسەر بکێت وەروە پریئۆردەری یاری دەستکەوتنی 2 ئێستا بە 50,000 دینار لەسەر PS5 ئەکتیڤ و لەناو ئەکاونتش بە 40,000 دینار بەردەستە لە بە خۆتان توانن پریئۆردەر بکەن جگە لەمەش پلس گەیم پاس یاریەکان هەشتێکتان دەوێت یاری نوێ یاری کۆن بەکرێ بە زیاد بکرێت سەر ئەکاونت دەکات باش شێوازەکە دەوێت سەردانی مستەر شۆ بکەن لە بۆتان بەدەست دەخا سوپاس بۆ مستەر شۆ بۆ سپۆنسەریکردنی ئەڵلقەی پرۆگرامی سفر یەکژیری گەورەترین یارانەی لەم هەفتەیە بەردەست دەبن دەستکەوتنی 2 مان هەیە ڕێنی خۆشەویستم یەکێک لە گەورەترین یاریەکانی پلەیستەیشن وەرە کۆجیما ئەچەندە زۆر پلەیستەیشن نییە ئێستا لەبەرەوەی دواتر لەسەر گەیم پاسی بەردەست بوو دوابینیمان لەسەر پیشی بەردەستەی بەڵام سەرەتا ئێکسبۆکسفەرکی کاتی پلەیستەیشنە یاریەکە بەناوی دەستکەوتنی 2 on the beach پێشوازەکان لی تاوە کوێستە بە پێی ئەوشتانی خوێندومەتەوە لە ئۆنلاین و بینیمە زۆر باشە تەنانەت بە شێوەیەک باشە کۆجیما گوتکی زیاد لە حەد خەڵکی بەدڵیانە دەبێن دەشت بگۆڕمکەوە نابێت زۆر بەدڵیانبی دەبێ عاشقی بن یعنی بەو شێوازە و کابرا ئیش دەکاتن کە نابی زۆر بەدڵ دەبی دەبیان عاشقی بیان ڕقل لێبتەوە بەو شێوازەیە بەش یەکەمی جواب بوو بەشی دووەمیش چاڕوانی لە هەفتەی داهاتوو بزانین نمرەکانی چەند دەبی وەکو خۆم پێشبین نمرەی 85 بۆ 92 دەکەم باوەڕ ناکەم لە 85 کەمتر بی لە 92 زیاتر بەرزبینی ئەنگۆ پێشبین چەند دەکەن لە بۆ دەستکەوتنی 2 لە کۆمنت بینوسن چاپتەری چوارەمی یاری پۆپی پڵەی تایم لە هەفتەی داهاتوو بڵاو دەکرێتەوە لە 30 مانگە بڵاو دەکرێتەوە لەسەر ستیمی بە شێوە شێوەکان هەندێک بەردەست بوو لە ماوەی ڕابردوو بەڵام لەسەر کۆنسڵ ئەوشتانەش لە ماوەیە بەردەست دەبی پێم وابی غەڵت نەبم ئەگەر غەڵت نەبم پێم وابی خۆی لەسەر ستیمی بەردەست بوو لە 30 جانیوەری بەردەست بەڵام لەم هەفتەی لەسەر کۆنسڵ و مۆبایلی ئەوشتانە چاپتەری چارە پۆپی پڵەی تایم یاریی بەناو بانگە خەڵکەکی زۆر لە جیهان حەزی لێیە و هیواداریشم ئەنگۆش تاقی بکەنەوە سیستم شۆک 2 لە یادی 25 ساڵەی بڵاوبوونەوەی یاری سیستم شۆک یەکێکە لە یاریە کلاسیکەکانی کۆمپیوتەر بەشی دووەمی بە شێوەی ڕیماستەر لەم هەفتەیە بەردەست دەبی دەربارەی یاری نوێیەکانیش لە هەفتەی ڕابردوو کە بەردەست بوونە یاری ڕیماچ لەسەر PC و گەیم پاس و یاخود ئێکسبۆکس و پلەیستەیشن بڵاو کرایەوە تاوە کەسە نمرەی 74 بەرزتێناوە لە ئێکسبۆکسی بەرزترین نمرەی هێناوە کە 75 لە پلەیستەیشن 5 73 هێناوە لە PC 74 بەڵام گەیمەران زۆریان بەدڵە گەیمەران 8.2 پێداوێت دەڵێن یەکێکە لە یاری ناوازەکانی فوتبۆڵ بە یاریشی زۆر خۆشە و ئێستا حالیان بەردەستە لەسەر گەیم پاسی دەتوان بەخۆڕای تاقی بکەنەوە FC Firebreak ئەو یاریەی ئۆنلاینە نوێیەی لەلایەن جەماعەتی ڕەمەدی و وەروە جیهانی کنترۆلی دروستکرایە پێشوازەکان لی زۆر خراپ بۆ بەڕاستی یعنی ناتوان بڵێم زۆر خراپ بەڵام خراپ بوو 65 هێناوە گەیمەران 5.9 پێداوە چێشیان زۆرە یەک دەڵێن مۆدی کەمان و دەڵێن بۆکو کۆنسپت سەرنجاریشە بەڵام وەکو گەیمپڵی زۆر خۆش نییە سەو بەداخەوە و یاریە گێکس تریلۆجی 74 هێناوە و ئێستا تەواوی پلاتفۆرمەکان بەردەستە کە سێ یاری کۆنی یاری گێکسن کە یاری زۆر کلاسیک بوون کاتی خۆی ئەو لیزەردە بەناوبانگە ئێستا بەردەستە یاریەکانی گەیم پاس بۆ ئەو ماوەیە یاخود لە بۆ ئەو مانگە
ئاشکراکران ڕیماچ پازە باسم کرد بەردەستە وەڵکراف ریماستەر و دو یاری وەڵکرافتمان هەیە بزان بەشی یەکەم و دووەمە یاخود نازانم چۆن چۆنێمیم دو یاری وەڵکراف بەشی ریماستەر بەردەست دەبن یاریی دیکەی وەڵکرافتمان هەیە بەلای ریفۆرت بەردەست دەبی وەرە یاری Call of Duty World War 2 کە یەکێکە لە یاری ناوازەکانی Call of Duty لە ڕووی سینگل پلەیرەوە ئۆنلاینەکەش زۆر خۆش بەڕاستی بەڵام سینگل پلەیرەکەی هەزۆر ناوازە بوو دێت سەر ئەڵتیمەیت و ستانداردی دەوە خۆتان تاقیمەوە تاوەکەسانتان کردیە یاری گەورەیتر Little Nightmare 2مان هەیە کە ناوازێگەنت کردیە و Tomb Raider Rise of the Tomb Raiderش دێ Star Tracker دێ لەگەڵ چەند یاریشی دیکەی بچووک دێنە سەر گەیم پاسی کە بژی گەیم پاس بەڕاستی گەیم پاس وەزاکەی زۆر 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 باش کردیە بێمە لای هەواڵە گەورەکە ئەو هەواڵێکەوە هەموو جیهان چاوەڕوانی بوو ئەویش چییە؟ ئێکسبۆکسە ئێکسبۆکس لە ئێستاوە بە فەرمینەوەی داهاتووی کۆنسۆڵی خۆیان ئاشا کرد و وتیان کەوا کۆنسۆڵی داهاتوومان لە بەرەمێنانە لە ئێستاوە لایەن چێ لەلایەن کۆمپانی AMD پرۆسەسەرەکە و گرافیکار شتەکانی بۆ دروست دەکرێت بەڵام وتیان چی؟ ئەوەی سەرنجا کێشە سارا بۆن سەرۆکی ئێکسبۆکس سەرۆکی نوێی ئێکسبۆکس وتی چی؟ وتی ئەو ئێکسبۆکسی دروستی دەکەین تەنیا کۆنسۆڵێک نییە بەڵکو یاریەکان دەتوانین لە هەر فرۆشگایەک بتەوێت بیکڕین و هەر کاتێک بتەوێت بیکەی و لە هەر شوێنێشتەوێت بیکەی لە بەرەوەی دەبانەوەی ئێکسبۆکس چەقەکەی بکەینە ویندۆز واتە دەتوانین بە شێوەیەکان بڵێن ئێکسبۆکس وەکو کۆنسۆڵ کۆتایی پێهات ئێکسبۆکس وەکو PC لە شێوەی کۆنسۆڵ بەخێر بێت کە پێم باشە شتێکی زۆر زۆر باشە بەڵام کێشەکە ئەوەیە ئایا سۆنی ڕێگەدەدا یاریەکانی پلەیستەیشن لەسەر ستیمی کە بەردەستن بێتە سەر ئەو ئێکسبۆکسە کۆنسۆڵە پیسی داهاتووە لەبەرەوەی بە شێوەیەکی بیرکاریان ئانی بە شێوەیەکی نەک بیرکاریانە بە شێوەیەکی تەبیعیبی بەڵێ لەبەرەوەی یاریەکانی پلەیستەیشنی لەسەر ستیمی بەردەستن فرۆشگای ستیم کاتە ستیمیش دێتە سەر ئەو ئێکسبۆکسە کاتە گەیمەران توانن یاریەکانی پلەیستەیشن بکەن یاخود لە ڕێگەی ئەپیک گەیمسی بیکەن بەڵام پرسیارەکەش هەیە ئەنێ پرسیارەشتە وەڵامەکەی نازان کە سۆنی ڕێگەدەدا یاخود ڕێگە نادا یاخود ئایا سۆنی دەتوانی ڕێگری لێ بکە یاخود نا لەبەرەوەی پیسی ناتوان ڕێگری لێ بکە شتێکی دیکەش هەیە بەڕاستی ئەویش نرخی ئەو کۆنسۆڵەیە لەبەرەوەی ئەگەر بێت چەندی فرۆشگای جیاوازت هەبی کەواتە مایکرۆسۆفت قازانجی زۆر لە فرۆشی یاریەکان ناکا بەڵکو قازانچەکەی دێتە گەیم پاس بۆ فرۆشی کۆنسۆڵەکە کەواتە بە شێوەیەکی ئۆتۆماتیک نرخی ئەو کۆنسۆڵە گرانتر دەبێت مەسەڵەن ئێکسبۆکسی سیریەس ئێکس 2 تێرابایتەکە خۆی لە پلەیستەیشن 5 پرۆ گرانترە کە هێز و پاوەریشی کەمترە و هەمان کۆنسۆڵی ساڵی 2020 بەڵام لە پلەیستەیشن 5 پرۆ گرانترە کە بە قوترین کۆنسۆڵی ئێستا حالیان هەیە لە بازار پلەیستەیشن 5 پرۆ کەسی بە $700 بەڵام ئەوەی مایکرۆسۆفتی هێز و پاوەریش کەمترە بەڵام 2 تێرابایتەکە بە $730 هەر پلەیستەیشن 5 ڕۆژ 2 تێرابایتە مەبەستەکەمەوەیە مایکرۆسۆفت ئەگەرێکی زۆر هەیە یەکەم کۆنسۆڵی $1000 ببینن چۆن کات خۆی موبایلی $1000مان نەدیت بوو ئەخۆت بە شێوەیەکی گشتی نەمان بینی بوو بە شێوەیەکی عام ئەپڵ لەگەڵ ئایفۆن 10 یاخود لە کوردستان پێی دەڵێن ئێکس ئایفۆنی $1000 دروست کرد پێمای مایکرۆسۆفتیش کۆنسۆڵی $1000 دروست دەکات لەبەرەوەی ئەوە زیاتر پیسیە نەک کۆنسۆڵ و بەروە ڕاشی گەیاندکەوە لەگەڵ AMD لە کارکردن بێکەوە بتوانن جگە لەم کۆنسۆڵە پیسیە هاندهێڵد PC وەروە کلاودیش بەرهەمبێنن واتە کلاودەکەش هەر بەرهەمدێنن تەنیا و تەنیا کاتە هاندهێڵدیش دەبینەوەی داهاتوو پشتی دیکەش دەبینین هەر لەلایەن هەردووچیان بەس نامەکە کورتە تەنیا ئەوەندەیە مەبەستەکەیان چیە کۆنسۆڵ وەکو ئێکسبۆکس نامینێ وەڵکو PC دروست دەکەن بەڵام بە شکلێکی یاخود بە هەیکلێکی کۆنسۆڵی دەدەنە گەیمەری تاوەکو بە ئاسان مەسەستا کۆمپیوتەرە PC زەبەر هەر ناتوانێت تەنیش تەلەڤیزیۆنی ماڵە دایبنی بەڵام ئەگە مایکرۆسۆفت بێ ویندۆز بێنێ باشترینی ویندۆز بێنێ باشترینی کۆنسۆلیش بێنێ هەردووچی بەیەکەوە دابنێ بەڵام لە کۆتای ڕۆژەکە هەر پیسیە هەر ویندۆزە لەبەرەوەی دەبێت فرۆشگای جیاوازی بۆ دابنێ لە تەنیش تەلەڤیزیۆنەکەی خۆت بە شێوەیەکی جوان پاکیجینگێکی جوان بتوانین کۆنێکتیکەی یاری پێ بکەی پێم وایە سەرکەوتنێکی گەورەی لە بۆ مایکرۆسۆفتی و بەشتێکی زۆر باشی دەبینم لەبەرەوەی ڕێک لە منافەسەی پلەیستەیشن و ئێکسبۆکسی دێنە دەرەوە بە تەواوەتی بەڵکو دەبێتە منافەسەی پلەیستەیشن و جیهانی مایکرۆسۆفتی کە PC ویندۆزە ئایا سۆنی توانای ڕکابەری ویندۆز بکە یاخود نازانم بەڵام بەگشتی ویندۆز زۆر خراپە وەکو سیستم و سۆفتوێر ئێستا حالیان هیوادارم مایکرۆسۆفت بتوانێت زەختێکی ینی ئێکسبۆکس توانێت زەختێکی گەورە لە مایکرۆسۆفتی بکە بەشی گەیمینگەکەی هێشتا باشتر بکات تاوەکو گەیمەران سوودی وەگرن من دڵخۆشم بۆ ئێکسبۆکسی داهاتوو لەوانەشە لە ماوەی ساڵێک بۆ 2 ساڵی داهاتوو ببینێ پێمە لای هەواڵەکانی پلەیستەیشن گادۆڤاری نوێ هۆکاری دواخرانەکەی یاخود کاتی بەرواری دواخرانەکەی ئاشرا کرا و ئێستا 4 ساڵی 2026 بەداخەوە بەپێی راپۆرتێکی نوێ بێ
لەلایەن وبسایتی پوش سکوێر بڵاوکراوەتەوە وەروەها ئەویش سەرچاوەکەی لە چێ وەگرتووە لە جێفگرۆ وەگرتووە کە گەورەترین دزەپێکەری پلەیستەیشنە تاوەگوستە قسەکانی هەر هەموو دروست بوون هەر هەمومان چاوەڕوان بین ئەم ساڵ جێفگرۆ ڕاگەیان ئەم ساڵ گادڵڤارە بچووکەکە دەبینین بەڵام دواتر وتی کە نەمان بینی هۆتی پرسیارم کرد بۆچی ئەو یاریە ئاشا نەکراوە دەڵێ هەندێک سەرچاوی خۆی لەناو سۆنی پێیان وتووەکەوە دەیانەوێ ڤۆیس ئاکتینگ زیاد بکەن یاخود دۆبلاژ و دەنگ زیادکەن لە بۆ یاریەکە کە پێشتر نەیبووە لەو یاریە تو دیانە سایز شۆڵانەیەکەوە پێویستی بە دەنگ نەبوو دیارە تەنیا تێکس شاشەی هەبووە دەڵە دەنگ زیاد دەکەن تۆزە یاریەکە گەورتر دەکەن و دەبێتە لە یاریی بچووکەوە دەبێتە یاریی مام ناوەند دبل ئەی واتە یاریەکە بچوک نامینێ ئەو دەبێتە یاریی مام ناوەندی دبل ئەی کەوا لەو جۆرە یاریانە تەنیا 3 ساڵە کاتی پێویستەکە دروست بکری و بڵاو بکرێتەوە تەنیا 3 ساڵ پێویستی 6 ساڵ 7 ساڵ نییە وەکو تریپل ئەیەکان سێ ئەیەکان مهم یاریەکە باسی گۆرانی کۆن دەکە ئەوەی دەزانین و باسی کرۆیتۆسەکی گەنج دەکە و دەنگۆشەیەکەوە جگە لە کرۆیتۆس یاخود هەر کرۆیتۆس تێدانە برایەکەی تێدایان دەڵێن نەخی کرۆیتۆسی لە برایەکەشتە هێشتا تەواوەتی نازانین بەڵام ئەگەبێت لە 2026 بڵاو بکرێتەوە کاتێستا سەرەتەکانی 2026 واتە چارەجیەکەی 2026 کاتە لە مانجی نۆ بۆ 11 لەوانەیە یاریە ببین لە شۆکەیسە کۆنفرانسە ئەجا ستیل ئۆف پلەی هەرسیە داهاتووە لەوانی زانیان زیاترمان بەدەستکەی مهم گادڵڤار ئەم ساڵ نایە بەداخەوە و هەر دوا قسەکردەسە دواخران و سۆنی و بەنجی بەفەرمی یاری مارەثۆنیان دواخست کە بڕیار بوو لە مانجی نۆ ئەم ساڵ بڵاو بکرێتەوە لافتەکان ڕاوەژوتم پێم سەیرە یاریە بڵاو دەکەن لەبەر یاریە ڕخنەی زۆری گیراوە کاتێک کە ئەرنیاکس و بێتایەکە بەردەست بوو و یاریەکە دواخرا بە شێوەیەکی نادیاریش واتە نازان کینیش بڵاو دەکرێت تەنیا وتیان یاریەکە دوا دەخێن و دەوانێت کار لەسەر یاریەکەی بکەین و باشتری بکەین لە چاو ئەو فیدباکانی لە خەڵکی وەرمان گرتووە هەردوو سەرۆکی سۆنی CEO وەروە سەرۆکی ستودیۆکانی سۆنی لەم هەفتەیە چەند قسەیەکی سەرنجاکێشیان کرد دەبێت باسییان بکەم سەرتا باسی ئەوەیان کردکەوە پلەیستەیشن 6 ئێستا توپ ئۆف مایند واتە لە سەروی مێشکم و هزرمانەوەیە یاخود گەورەترین شتەکە لە هێزرمانە دەمانەوێت شتێ دروست بکەین exploring new and enhanced way to play دەڵێ ڕێگای نوێ و ڕێگەی باشتر بدۆزینەوە بۆ ئەوەی گەیمەران یاری پێ بکەن مەبەستیان لەو قسەیە چیە کە ڕێگەی باشتر بدۆزنەوە یاخود ڕێگەی نوێ بدۆزنەوە بۆی گەیمەران یاری پێ بکەن مەبەستەکانەوەی بۆ نەها پلەیستەیشن 5 یەک لە ماسفاتەکانی پلەیستەیشن 5 دەستکەکەیتی ئەو دەستی پلەیسەیە لەکننی ئێستا باز مێخسەدم چیە مەقسەدم بەسەر کۆنترۆلەر پلەیستەیشن 5 دوال سنس هاپتیک فیدباکی هەیە ئەداپتیڤ تریگەری هەیە هاپتیک فیدباک ئەوە هەزەکەی کە لە هەموو شوێنە کەس پێ دەکەی ئەداپتیڤ تریگەری هەیە تریگەرەکان واتە دوگمەکانی پشتەوە تریگەرانە بەرزی و نزمی هەیە و هەز بە هەزەیەکی زۆر تون دەکەی ماسفاتانەی هەیە یاخود 3D ئۆدیۆ کە بە هیدفۆنێکی ڕاقی جێ لە دەنجی پلەیستەیشن 5 بگری کە یاری دەکەی زۆر نازانە جوێ لە هەموو شتێکی لە هەموو کاتێک ئەو شێوازە نوێنە لە بۆ یاریکردن دەڵێمە فکر لەسەوەی دەکەنەوە کە چۆن ئەوشتانە دروست بکەین لە پرسیاری ئەوەی کە کلاود یاخود لە ڕێگەی کلاودەوە یاریکردن چۆن دێتەوە نشینۆ هەدیاکی نشینەوتی کلاود بەڵێ ڕێگایەکە بۆ ئەو یاری بکەین بەڵام تاوەکو ئێستا خاڵی سەرچیمان نیە لەبەرەوەی گەیمەران دەزانین گەیمەرانی پلەیستەیشن دایانەیە بەشێکی لۆکاڵ واتە بەشێکی داوڵۆن یاریەکانی خۆیان بکەن بۆ ژاتە پەرە بەو دەسەن دەربارەی نینتێندۆ سویچ 2 کەوا نینتێندۆ سویچ 2 ئەسێکێکە لە پرفۆرستین کۆنسۆل سەرکەوتوترین کۆنسۆل تاوەکەستا لە ماوەی 3 ڕۆژی سەرتە بڵاو کردەوە 3 میلیۆن کۆپی لێ فرۆشاوە وتی سەیری نینتێندۆ سویچ دەکەین و ئێمەش باشترین شتەکانیان لێ وەردەگرین بۆ لە داهاتوو لە پرۆژەکانی خۆمان بەکاربێنەوە واتە 100 هاندهێڵدەکەی پلەیستەیشن دەبینین لە داهاتوو لەگەڵ پلەیستەیشن 6 هاندهێڵدێکی پلەیستەیشن 6 دەبینین دەربارەی پلەیستەیشن 4 وتی زۆر دڵخۆشین کە زیاتر لە 124 میلیۆن کەسمان هەیە هێشتا 124 میلیۆن گەیمەریان هەیە یاری بە پلەیستەیشن دەکەن و بەشێکیشیان هێشتا ئاکتیڤ یوزەرەکانی لەسەر پلەیستەیشن 4 دەڵێ بەردەوام دەبین لە سەپۆرتی پلەیستەیشن 4 ئەو قسەیان زۆر بەدڵە لەبەرەوەی ئێستا سەپۆرتی پلەیستەیشن 3 دەکەن ئێستا پلەیستەیشن 3 بکەوە هێشتا دەتوانین شت داوڵۆن بکەی شت کاری پێ بکەی ئۆنلاینەکەی هەیە کار دەکات پلەیستەیشن 4 بە هەمان شێواز دەربارەی بەرواری بڵاوکردنەوە ئەو شتانە هێشتا وتی ینی ئاشای ناکەین وەشتا پلانەکان ئاشا ناکەین بەڵام لێستاوە کاری لەسەر دەکەین کە پێشبینیەکانوانە 2027 هەموو جیهان پێشبینی دەکە مایکرۆسۆفت ساڵێک یاخود 6 مانگ زووتر کۆنسۆلی داهاتوی خۆیان بڵاوکەنەوە پلەیستەیشنیش بە 6 مانگ بۆ ساڵێک دواتر کۆنسۆلی داهاتوی خۆیان بڵاوکەنەوە لەبەرچی لەبەرەوەی پلەیستەیشن 5 هێشتا زۆر یاری مایە بە بڵاو بکرێتەوە ینی پلەیستەیشن 5 ڕاستە کۆنسۆلی زۆر ناوازەیە یەکێکە لە باشترین کۆنسۆلەکان تاوەکەسە کردمانە بەڵام بەهۆی کەمی یاری تایبەت سەری گەیمەران تۆزێک
لی دوو دڵن کە کۆنسۆلی داهاتوو زوو بێ چ یاریشی لەسەر بڵاو دەکەیتەوە شتە یاریەکانی ئەو کۆنسۆل بڵاو نەکردەوە. هەرمن هۆڵ سەرۆکی ستودیۆکانی پلەیستەیشنیش لە مەفتەیە هەر لەگەڵ هەدیاک و نەشینۆ قسەی کرد ڕاگەیانکەوە نانەوەی هەمان هەڵی کۆنکۆرد دووبارە بکەنەوە و بەردەوامیش دەبن لە پەرپێدان بە یاریە لایڤ سەرویسەکان یاخود یاریە ئۆنلاینەکان وتی ناوانێ هەمان هەڵی کۆنکۆرد بڵاوکەینەوە ئێمە زیاتر سپۆرتی ستودیۆکان دەکەین وەروەها زیاتر فیدباکی گەیمەران وەردەگرین قسەی گەمەران وەردەگرین تاوەکو باشنیاری بڵاوکەینەوە و یەکێک لەو یاریانش کە زۆر چاڕوانی دەکەن ئەوان مارەتۆنە کە بەداخەوە لە دوای مقابلە یەکسەر مارەتۆنیش دواخرا وەروەها سۆنی بۆ یەکەم جارە بەفەرمی ڕاگەیاندکەوە ژمارەی گەیمەرانی PS5 زیاترە لە ژمارەی گەیمەرانی PS4 واتە ئێستا PS5 پێشتر 50 بوو بەڵام ئێستا ژمارە گەیمەرانی ئاکتیڤ کەوا یاری بە پلەیستەیشن 5 دەکەن زیاتر بووە لە چاو ژمارە گەیمەران کە بە PS4 یاری دەکەن کە ئەوە یەکەم جارە لەوتی پلەیستەیشن 5 بڵاوکەیتەوە ئەو قسەیە بکەن تقریبا زەبی معلوماتەکەم لەو گفتوگۆیە کە کردیان شتی باش تێدا بوو بەڵام شتێکی گەورەشیان ئاشا نەکرد کە بڵێ ماوەکەی ئەوە دنیای تەقینەوە تا کوێستا ئۆکەی بێمە لای لاست ئۆف ئەس پارت 2 بەفەرمی یاری لاست ئۆف ئەس پارت 2 لە 19 جوونی یاخود 19 شەشی 2020 بڵاوکرایەوە ئەوڕۆ 21 کاتە لە مەفتەیە تەمەنی بووە 5 ساڵ پیرۆزبای لە گەیمەرانی پلەیستەیشن و هاوادارانی لاست ئۆف ئەس 2 دەکەم بەبێ دەنگۆیەکی نوێ یاری ستایل بڵید کە لەسەر PC و لەسەر پلەیستەیشن 5 بەردەستە کە یاریەکە کە سۆنی زۆر سەپۆرتی کرد کە بڵاوکرایەوە زۆری سەرکەوتوو بوو نەک لەبەرەوەی کە یاریەکە زۆر خۆشە بەڵکو لەبەر زۆشتی جوان و خڕوە شتانە کە پەیوەندی بۆ ئافرەتە جوانە هەیەکە لە یاری پێ دەکەیت بەم زوانە دێت سەر نیتیندۆ سویچ 2 دەنگۆیەکی شەیە لە مەفتەیە کە زۆر باسی ناکەم لەبەرەوەی تۆزێک دەنگۆیە و لە هەمان کاتیشە زۆر دوورە لەوانەیە تا ساڵێک دو ساڵی کەش نەبینەوە شتە بەڵام دەنگۆیەکێکەوە کە وەرنەر برۆس کۆمپانیای وەرنەر برۆس خەریکی جیاکردنەوەی بەشەکانی خۆیتی مەسەلەن بەشی گەیمینگ و HBO یاریەکان گەیمینگی یاریەکان ڕۆشتانە جیا دەکاتەوە لەگەڵ بەشی بزنس و تەرتیبات شتەکانی خۆی سۆنی علەسەس حەز دەکا بیکڕێ ئەو بەشەی بکڕێ کە پەیوەندی بە گەیم و بە HBO Max و ئەو شتانە هەیە بەڵام هێشتا بەفەرمی نازانین تەنیا دەنگۆ هەیە بەڵام زۆری لەسەر نازانین بەڵام ئەگە سۆنی و کارە بکە لۆرم نەدامان ناو کارە بکە سۆنی دەبتە ساحیبی چ دەبتە ساحیبی یاریەکانی هاری پۆتەر یاریەکانی مۆرتل کۆمبات یاریەکانی گەیم ئۆف ترۆنز وەرە یاریەکانی DC لە باتمان و سوپەرمان و ئەوانە واتە ستودیۆ زۆر ناوازە و یاری IP زۆر ناوازیان هەیە بەڵام جگە لە سۆنی بگومان مایکرۆسۆفت و فیل سپێنسەریش لە گفتوگۆدانکەوە ئەو بەشانە بکڕن بۆش بخۆی بەشەکان کەینێ لە بۆ کڕین بەردەست دەبن لە 2026 کە کۆمپانیەکە 2026 دەبێتە دووسێ پارچەکانی خۆی دەفرۆشێ سۆنی شتێکی زۆر باشێکە لە مەفتەیە ئەویش ریجن لۆکی لەسەر هەموو یاریەکانی خۆی لەسەر PC لادا واتە پێشتری لەسەر ستیمی نەدەتوانی یاری چۆکو هێڵ دایڤەرس 2 بۆنم ئەڵ دایڤەرس 2 نا بەڵام لاست ئۆف ئەس گاد ئۆف وار ئەوانە نەدەتوانی بکەی لە عێراق و لە هەندێک وڵات نەک لە هەندێک وڵات 120 شتێک وڵات ئێستا سۆنی ئەو ریجن لۆکەی لاداوە لە هەر وڵاتێک بی ستیم بەردەست بێ دەتوان یاریەکانی پلەیستەیشن داوڵۆن بکەیت کە شتێکی زۆر باشە و دەبێت لە ڕۆژێکەکان بیشەویشیان کردبا پلەیستەیشن لە مەفتەیە مقابلەیەک و بلۆگ پۆستێک و ڤیدیۆیەکی بڵاو کردەوە لە بۆ یاری گۆست ئۆف یۆتەی کە بەرەمێنەری یاریەکە و درێنەر یاریەکە باسی ئەویان کردکەوە چۆن سەیری ژاپۆن دەکەن و چۆن بەڕێزەوە سەیری کللتوری ژاپۆنیان کردووە سەردانی شوێنەکانی ژاپۆنیان کردووە کەوا بیانەوێ زۆر بە دقیقی و زۆر بە بیرکردنەوەیەکی دروست و ڕێز و ستایش لە بۆ شوێنەکانی ژاپۆن لە یاریەکەی خۆیان بەکاری بینن تاوەکو ژاپۆنیەکان تووڕە نەبن و لە هەمان کات دەگەیمەران هەست بکەن کەەوە یاریەکە ڕەسەنە لە ژاپۆنەوە سەری هەڵداوە و ینی شش تێدانێک کە لەگەڵ ژاپۆن نەگونجێ کە پێم ماشتێکی زۆر باشە شتەکە لە ئەساسن شادۆسی بینی مانگەیمەر زۆر ڕخنێ لە کاکتەر ڕەشپێستەکەی کرد کە وتیان ڕەشپێستکار لە ژاپۆن هەیە یاخوداگە لە ژاپۆنیش نەبی چۆن دیکە ساموڕای و خەڵکی ژاپۆن دەکوژین شتێکی باشیان کردی پلەیستەیشن ئۆکەی بێمە لای هەواڵ یاریەکان گەورەترین هەواڵمان دەنجی ئارتەر مۆگن وەروە دەنجی جۆن مۆرسن لە مەفتەیە وتیان شتێکی گەورە بەڕێوەیە بێگومان شتە گەورەکە ڕێدێت ڕێدەمشنی سێ نییە هەمومانەوەی دەزانی ڕێدەمشن سێ لەوانێدا پاش 20 ساڵی کەش نەبینین بەڵام دڵم خۆشە لەبەرسی لەبەرەوەی دەنگۆیەکان هەموو قسەکان هەمووی ئاراستەکان بۆ ئەوەیەکەوە بڵێ یاری Red Dead Redemption 2 هەم لە بۆ Nintendo Switch 2 بەردەست دەبی و هەم یاریەکەش ئەپدیت دەکرێتەوە لە بۆ PlayStation 5 کەوا مۆدی 60 فریم بەردەست بی کە
زۆر چاوەڕوانم بەڕاستی زۆر چاوە ینی ئێستا ڕێدەڕدەمشن دوو ببتە 6 فریم دێستراندیک بڵاوکرابیتەوە بەس جی شش بڵاو نەکرابیتەوە هەمووشی فرەت دەم دەست بەیارەکە دەکەم نقطەی سەرەتا تا کۆتایی هەرمووی دەکەمەوە بە 6 فریم لەسەر کۆنسڵێ زۆر چاوەڕوانم هەردووچیان بازەوان لەوەی کردکەوە شتێکی گەورە بەڕێوەیە لە جیای ڕێدێت چاوەڕوان بن تقریبان دەتوانین بڵین 99.9 ئەپدەیتە نوێەکەی ڕێدێدیە وەروای بەردەستبوون یاریەکەش لەسەر نینتندۆ سویچ 2 کۆنسۆڵێکی نوێ ئێستا بڵاوکرێتەوە وەرە کاپکۆم بەفەرمی لە مەفتەی ڕایگەیاندکەوە یاری Resident Evil Requiem پراگمارە وەروە چەندین یاری دیکە لە شەوکەیسی خۆیان لە 26 پیشان دەدەن واتە 100% گەیمپڵی یاری Resident Evil Requiem دەبینین گەیمپڵی پراگمارە دەبینین وەروە گەیمپڵی چەند یاریی دیکە دەبینین لەلایەن کاپکۆمەوە لە شەوکەیسی خۆیان لە 26 واتە لە ئاڵلقەی داهاتوو ئینشاءالله هەمووتان بۆ باز دەکەم بۆ چاوەڕوانین کە گەیمپڵەیەکی ناوازەی Resident Evil Requiem ببین هەر لە هەفتەی داهاتوو یاخود لە مەفتەی لە 24 مانگە Little Nightmare شەوکەیسی تایبەتی بۆ ئەنجام دەدرێت لەلایەن بەندای نامکۆ کەوا بەشی سێمی یاریەکە گەیمپڵی زیاتری دەبینین و زۆر معلوماتی دیکەش لەسەر دەزاینکەوە یاریەکە لەوانێت چیرۆکەی یا خۆشتەکان باسکی دەکات وەرە CD Projekt Red بەفەرمی ڕایگەیان لە مەفتەیە وتیان ئەم جارە لە یاری ویچەر4 یاریەکە لەسەر کۆنسۆڵ دروست دەکەن ینی بۆ کۆنسۆڵ دروست دەکەن دواتر بۆ PC پێچەوانەی یاریەکانی پێشوی خۆیان کە سەرتا لە بۆ PC دروست دەکرا دواتر یاریەکە ئیشی لە بۆ دەکرا بێت سە کۆنسۆڵی واتە زیاتر بیرۆکەیان لە بۆ PC بوو زەختیان لەسەر PC بوو بە ماسفاتی PC دروست دەکرا اینجا کۆنسۆڵ ئێستا بەعکسەوەیە تەنانەت ئەو دێمۆیی کە بڵاویان کردەوە لە بۆ ویچەر4 کە گرافیکی زۆر جواب بوو لەسەر پلەیستەیشن 5 ئاسایی پلی دەکرا واتە یاریەکە 99 لەسەر پلەیستەیشن 5 دروست دەکرێت هەم لە بۆ پلەیستەیشن 5 وام لە بۆ ئێکسبۆکس سیریس وام لە بۆ نەوەی داهاتووش بێگومان لەگەڵ سپێ دەڵێن لە بۆ پیسیش بێکمان دەستە ینی باری بەرمێنا بەڵام زیاتر فۆکسیان لەسەر کۆنسۆڵە دایانەوێت باشترین ڤێژنی یاریەکە بە کۆنسۆڵ دروست بکەن وەروە لە ئێستا باش دەڵێن مەبەستمانە یاریەکە بە 6 فریم ئەنجام بدرێت واتە 6 فریم لەمێشتیان چەقیوە کە دەبێت یاریەکە 6 فریم بێ کەشتێکی زۆر باشەوە بڕوان دەچین دۆ ڤیدیۆ دایرەکتێک و گەیمپڵەیەکی لە بۆ یاری دۆنکی کۆنگ بەنانزە بڵاو کردو کە زۆر ڕاقی بوو یاری من 7 دقیقەم سیر کردێت زۆر جواب بوو مەسەرەن چیرۆکی یاریەکە تێگەیشتین کەوا دۆنکی کۆنگ لەگەڵ ئەو خانمەی کە لەگەڵیتی ئەو کارکتەری دووەمە کە لەگەڵیتی ناوەکەی دەبیکرێت بەڵام بێکەوە گەشتێک لە بۆ قوڵایی زەوی دەکەن دەستنەش زەوی واتە خۆی لەو یاریە دۆنکی کۆنگ دەبێت هەموو شتێک تێک بشتێنێ یەکێک لە مۆسفاتەکانی گەیمپڵەکەی ئەوەی کەواتۆ دەتوانین هەموو شتێک تێک بشتێنی خاکوونکەی باروبەر کوونکەی دەتوانی شتی پێ دروست بکەی فڕێ بدەی شەڕی پێ بکەی بەڵام دەچێت ناو چینەکانی زەوی و دەچیتە خوارەوە زۆر جوان بوو گەیمپڵی زۆر جوان بوو مۆدی جیاوازی زۆر جوانی تێدایە و گەیمپڵەیەکە یعنی ئەگەر مەسەر نینتندۆ سویچ دوو بکڕم 100% دۆنکی کۆنگ بە نامزە دەکڕم لەبەر یاریەکە زۆر چاوەڕوانم و زۆری جوان دیارە و هیواداریشم کە یاریەکە لە ئاسیا و چاوەڕوانیانەمان بی زۆر کەیفم بۆ یاریان دەبێتن لە ستایلی ئاسرۆبۆت و ئەوانەیە 3D پلتفۆرمەرە وەکو ماریۆ دۆنکی کۆنگی بامان شێوە زۆر جوان دیارە وەرە یاری بۆردەرلاندز 4 کە هەمومان ترسیەوەمان هەبوو یاریەکە نرخی 80 دلار بی لە کۆتایی $80 نییە 70 دلارە بەڵام ڤێژنی 90 دلاری و 130 دلاریشی هەیە کە ماسشتی زیاتری تێدایشتانە DLC میلسی لە خۆ دەگری و کۆمپانیا دەڵێن زیاتر ئەو دوو ڤێژنە زیاتر تەفرۆشێت لە 70 دلاریەکەش دەگەیمەران ئامادەنە پارێ زیاتر سرف بکەن ڕێگە قسەی کە کۆمپانیەکان چەندە مێژە دەیکەن ئەپدێتێشنشمانی لەسەر یاریەکانی Legacy of Kain کە لە سەرەتای ئەم ساڵ یاخود لە کۆتایی ساڵدا ڕابردوو Legacy of Kainی ریڤەر سۆڵ ریڤەری بەش 1 و 2 ڕیماسە کراوە لە بۆ PS5 و ئێکسبۆکس وانە جا یاری کۆنەکان Legacy of Kainیش هەر ریماسەر ینی بە شێوەیەکی هەمان ستایلۆشتانە ڕێگەی پڵەسی پریمیەمەوانە بەردەست بوون کلاسیکەکان و پێمان لە هەمان شێوە لە بۆی بەرنامەی کلاسیکی پلەیستەیشنیش یاری Legacy of Kain Defiance بامان شێوە لێتە سەر پلەیستەیشن 4 و 5 کە یاریی PS2 کە سەرنجاکەش دیارە Legacy of Kain بەڕاستی من نەم کردیە تاوەکو ئێستا مەسەلەن ڕیماستەرەکان نەکردیە چاوەڕێمە بێت سە پڵەسی اینجا بیکەم یاخود گەیم پاسی بیکەم بەڵام هەردەیان کەم کە دوو یاری کلاسیکی جیهانی ڤیدیۆ گەیمە خۆشەویستانم ئەوش بەرنامەی سفرێک ژیری بوو چاوتان ماز دەکەم هیوادارم دگمن لایک سەبسکرایب بیر نەکەن تاوەکەی داهاتوو بەخێر گەورتان سپێرم خوددا چاک لەگەڵ